سەرۆکوەزیرانی عێراق ڕادەگەینێ کە حکوومەتەکەی توانیەتی بەشێکی پارێزراوەکەی عێراق بگەڕێنتەوە. لە ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی دیژی ژنانی کورد و گروپە فێمینستەکانی نیویۆرک کۆدەبنەوە. و لە شنگال پاشماوەی گۆڕی چەند قوربانیەکی هێرشی داعش دەدۆزرێنەوە. جه دنگ امریکا سلاووريزي نهفكاري من داخل شمو من صالح دمي جرب وبنر هجاد دمجمير رحفت بيانية الواشنطن بايتختم خلك جنويا برنامج كورد كونكشن جورا بيشكش دكن ام كاتتان شاد سوپای تورکیا بەشێک لە هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بردومان دەکات لە تۆلەی هێرشێکی کوشتندا لە 13 تشرینی دووەمی ئەستەمبولدا کە ئەنقەرە گروپە کوردیەکان تاوانبار دەکاتن. لە گۆتارێکدا بۆ پشتیوانانی پارتی داد و کەشەپێدانی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان گوتی تورکیا سوورە لە سەرپاراستن و بەرگریکردن لە سنوورەکانی. دوا بە دوای پەرلەمانەکەی ئەستەمبول تورکیا هێرشی کردە سەر چەند دەڤەرێکی سووریا و عێراقش. دوێنێ یەکشەمەش تورکیا جارێکی تر هێرشی کردە سەر ئامانجەکانی چەکدارە کوردەکان و وەزیری بەرگری تورکیا بنکەیەکی لەشکەری تورکیا لەسەر سنووری عێراق سەرکردەوە. لە لایەکی ترەوە ئەنکەرە دەڵێتن کە بە هێزەکانی رووسیای گوتووە کردە چەکدارەکان لەو ناوچەیە ڕاناگرێتن. ئەمەش دوا بە دوای داوایەکی رووسیا بوو بۆ ڕاوەستاندنی کارە چەکدارەکانی تورکیا. دەمەکێدا کۆ تورکیە پلان دکە ئۆپەراسیۆنێکە لەشکریە بەژایی لە سووریە پێک بینە ڕێڤەبەریە خۆسەرا باکوور و ڕۆژهەڵاتی سووریە ژێ دۆستên خۆیان ئەمریکی و ئەوروپی دەخوازە کۆ بە ئەوەیەکی دیپلۆماتیک دەستێوەردانێ بکەن و ڕێ لە ئۆپەراسیۆنەکە وەها بگرن. گەر تورکیە ئۆپەراسیۆنەکە وەها دەست پێ بکە ئەمریکا و ئەوروپی دکارن چ بکەن. ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarên ha mamosteya Newaf Xelîl rêveberê navenda lêkolînên Kurdî li Almanya û herwiha hevkarê me Sîrwan Qeço li pêşkongresê bimerane. Dema we baş mamoste Newaf berî em behsa helwesta Ewropiyan û Amerîka divê derbarê de bikin hûn dibêjin operasyoneke bejayiya Tirkiyê nêzik e? Dem baş bû te bû hemû mêvan û guhdara temaşevana براستی او گفهانی هر دمی نجبر روجی داوی جبر اف مسئله گریدای هلوست حکومت ترکیه جده 2012 دما سروکی ترکیه رجب طیب اردوغان گم قبول ناکن ناپجرین باکوره کی دی سر سنوره بچید ما بس به او تدیج باشور کردستان یا هرم کردستان بیجن باکور اف هلوست هر دوامه دی جارنا تدی بهانه درد کردن وتم دمينه ابقى فعاني لسر كردا بكاتي لي وقت ديار بشتي 8 نهروجا هناكي جارنا بهيفي تشيد بن انجاما لبو تفكرا تشيد بن ودا انجاما لهفكرنا تركاب روسيا ونقبل كرنو بجراندنا امريكا ده ايدي باش كده هيفي كان انجاما حمو كاروباري دبلوماسي والوستين دان كاربن ريل بردي إيريشا بجاية هو أنا بقرن ليه غيري ويجي بنسيا مترسيا إيريشا بجاية كده أبنها روج حمودة برن بنسازيا روجاوي كردستان جبرين البشكتية تين أنجام قرتن جي بترولي جي غازي وجي نقشخانة وبده حزارة هزن قصدي أمادة باشيدن باستنفاردن وكي ديجي خلقي ويدفري بيجمان مترسي واجي قال لك درباري قفي تركي روجا كيجي رانوستيا باشا ما مستعزي فكرم جمتو درباري هلوست يانجي نرينا اوروبيان في درباري دا تشيه او دكارن چه بكن جبوري گرتن الفي كي لازنها بچم جم هفكاري ما سيروان برپرسن امریکی جی هنک ام ببیجن آخافتن و درباره دا پیشکش کردن داخویانی جالی پنتاگون جالی وزارت درباره درکتن او جی هنکی ناراضی بودن خود و درباره دا انجام دادن تدبیجی اویک و باندور به
و به باندور بش برگو وی جاره امریکی بتندی رخنه دکن ما داخوانین پنتاگونی وزارت بروانی ین سنتکام ین وزارت درو هروها هنک داخوانین سیناتورین امریکی وکو باب منندس کو بخوا سروک کمیته پیوندین درویه کسنی وکو کریس ون هولن کنگرسمانین وکو فرانک پالون اوانا گش کسنی به باندورن کو گوتناوان للجم ریوبریا بایدن اوانا کسنی دموکراتن هلبت گوتناوان جم بايدن تي جهداري كرجبر ولو انه ها زخمك لامريكا هي تتكار بيجا كامبينك نفرمي هي كوريل بر تركيا بيجرين هلبت د كونغرس ده سيناتور اجندين خود ماشين د بيجن تنكار دمك دركفتنا اف سيهو بين جي افروكين شر اللي تركيا بك يعني وي پروردي بدا تركيا كو اف جي اكس كريكن سركين نافبرا هردو اليان دنا لدمك كو ايريشه د بنسر هافالبند وهافكارين امريكا لسوريا ما بس طبعا هيزن سوريا ديمقراطيك يعني كرد بگشتي جبرولو از دبيجم اف بتايبت صالح من تخصص سرخالك باخفمكو دمكو تركيا ايريشي نخوشخانه كوباني دكيان ايشي ستاسيونك غازي النيزيكي دنابرا قامشو ديريك السويديه بك افيك اليكاريا تركيا ناكن كو امريكا جارنا تشافي خود جريجبرغو وكو كنواف جي قوت 2019 تركيا باواكي روجانها بردوامي بنجهن قصدي ويا بكيدكر ارماج لي دمكو سيفيل دبن ارماج امريكا توربو مدي توربونا امريكا بتشي وي دركت غافاكو حتى كسكي وكو بريت ماغورك جي دس بالدبلوماسيه خوي مكوكي كريا دش انقره ولقل كاربدسن كرد وكاربدسن ترك داخفه افايا دهلكو امريكا في جاري بالجدي وتبالا خو بدي جي استا ايريشان هم كيم بويا وهم جي غوتارا يعني تونا غوتارا كاربدسن ترك دفان دو حتى سيروجن داويد كيم بويا باندورا دبلوماسيه امريكيه راس شخوا فيجي هشتيكو هلوستن جواز جاليه ام بيجن اوروبيان جي دركفن ما مستنى واف اوروبي دكارن يعني جدر في ايفان هلوست يعني جي ام بيجن ام لدجي كشتنا سيفيلان دفي تركي هناكي خراغره دفي ايريشي سيفيلانك لدر في ايفان داخو يعني اوروبي دكارن شف شاري سر تركيا بكن كك صالح ما هاتج كي جمهوراتيه كي بلكي سكاكا كي قامشتو عمودي يا الكوباني يا كي جن دفرت بس اشتر بين دولات البرجونديه خد يعني دولات اوروبيه وامريكا افهب كاري كرن اف كواليسيون تشيبول برامبري داعشي وبري 19 ساعه زانت نرم روبلي هذه كواليسيون انا متويد بيجن وشراكتها ما وكاري ما بقصدير دوام بك او کارش بو پیدا کردن آرامی و چاو افکار و چاو آرامی بیده وری چه ببه و ملت بتم دبن گفیده اوروبیجی مترسیا هبونا داعشی گلک مزن الجماعه استخبارات المانی دبیج داعشی نماکشی وی کی نابندی کار دکه وش بولوجی کاره يعني جنوب ده تدي دست بکار خود کی اب اورگانیزا کرنا خو تنظیم خود کی مترسیا مزن یه اوروبیا جی امریکا بهتر هنج برام زانن يعني كسن داعشي كارن قال لك راح بقي فيدا بني كارن شبكر هالوستي وا نهل وستن هالبشن السويد وكنمونا دهولدانا رازي كرنا تركيا جبو درباسي ناتهم بزمانك نيني داخل يعني بحثا مترسين او لكاريه تركي راستي ايجر نزانبه ببلكي كرد فوزين نوكليري جماعه يانجي فوزين بالستي بري وانا دانا انقره چاو كرد كارن ببن قفل سر امريكا چه امكان كرداي لشكريانه ببن قفل سر ببرين سر تركيا يعني كرداك هيزا وهبا وندشتن عفرين وسري كان يقدر سبي بيدا غركرن وهبا جي دي صار رزقار كربانه قف ومترسي سر كرداو بكاتي دين چه امكاني وانا بيغمان يكتيا اوروبا بالوستكي هبش الوستكي نبري تركابستينه بتايبت چه الوستا كك صالح جدد باندور خو علي ابوريد بك وتركيا راست راوستان تركيا دي قنا قيده بري چن مهاجر بجاتنا باندورا روشا ايكونومي پر باندور اردوغان دك بيغمان الوستا كي هبش قاره في ببستدمي راوستان دنا فيك في بشويكي راست باشا سيروان دفي درباري دا جیاوازیه دناوبنا هلوستا امریکا یان جنب بجن نزیک بونا امریکا ج و روشه و یا اوروپیان چیه و گلو و امریکی تن نزیک بونا که مروواهی نزیکی و مجاری ببن لج براسیجی و جبر هزین وان سر عرضی هنا و باوکی تندر نزیکی و یکی ببن
نا امریکی جی وک اوروپیان امریکی جی با اوای کی جدی لمساله وگرا داعش دین مساله کو آرامیا دورج آرامیا اولکاریان اجتماعی امریکای وک کو چاو اوروپی لوی کید نرن براستی افتشتکی نکلیشه نسلوگانه کو امریکی دویجن بباوری د ترسن کو داعش جاره کدن د و دمان آرامیه ده کاربه وگره هرمی و د انجام ده ببه خطر و مترسی لسر اولکاریان اجتماعی امریکا جبرلو امریکی دیس ایرو دو داخویانین خود دبیجن کو ام شراکت خوا بهز سوریا دموکراتیک را نو دکن اوا سیگنال و مساج نتنج بو ترکان لتنج بو اوروپیان جی کو ام گش بشکن جوی کوالسیونی و دوی ام لور ببینن حطان پشراس بکن جبر کو مش بیر نکن هین حطانها بحزاران چکدارین داعش و گرتین داعش و مالباتین داعش لدفري هم قرتين وهم جي اكتيفن امريكي بهيسانين دفجه ناقرن وبشراس دكن يعني داخويانيا بري چن روجا بنتاغون افيك باش اشكركر كو ت ما تكرنك الاشكريه نو يا لسوريا دي صدي صد باندورك نيجاتيف يعني ني لسر يعني ايريش يعني تكوشينا دجي داعش وركرن جبرولو افايا مساجك امريكا نتنج بو تركا جبو حركسي ددبيش بله سیروان پیش کنگرسه و ماموستا نواف خلیل ریوبری نووندا لیکونین کردی لالمانیا گلک سپاس بو وان آگاهیان گلک سپاس بو ڕێبەرانی کوردی ئۆپسیۆنی ئێران دەڵێن کە ڕژیمی کوماری ئیسلامی ئێران بەردەوام دەبێت لەسەر پەلاماری بنکەکانیان لە هەر شوێنێک بە تایبەتیش لە ناو خاکی هەرێمی کوردستانی عێراقدا. دوا بە دوای سێ پەلاماری بە درۆن و موشک لە 2 مانگی ڕابردوودا بارەگەکانی پارتە سیاسیەکانی ئۆپسیۆنی کوردی ئێران چۆڵ کراون بەهۆی ئەو پەلامارەی هێزی ئێرانەوە. کاربدەستانی حزبی دموکراتی کوردستانی ئێران دەڵێن 20 ئەندامیان لەم پەلامارانەدا کوژراون. ئەوان دەڵێن کە ڕژێمی تاران جارێکی تر بریاری داوە کە بیان کاتە ئامانج. لەگەڵ درێژبوونەوەی کاتی ناڕەزایەتەکانی ئێران بۆ مانگی سێم بە گوتەی بەرپرسانی ناوخۆ و چالاکانی مافی مرۆڤش سەرکوتکردنی حکوومەت لە ناوچە کورد نشینەکان تونتر دەبێتن هەنگاو ڕێکخراوی مافی مرۆڤ ڕادەگەێنێ لە ماوەی هەفتەی ڕابردوودا لایەنی کەم 42 کەس لە کاتی ناڕەزایەتەکان لە شارەکانی کوردستان لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی حکوومەتی ئێران کوژراون. ئەو گروپە کە چاودێری مافەکانی مرۆڤ لە کوردستانی ئێران دەکاتن باس لەوە دەکاتن کە لایەنی کەم 1500 کەس بریندار بوونە. ئێستاش کامەران تەیموری ئەندامی دەستەی بەڕێوەبەری هەنگاو ڕاستەوخۆ لە نەرویج لەگەڵماندایە کە کامەران ئەم کاتت باش هەواڵی نوێی خۆپێشاندانەکان چین و بەتایبەتیش لە شارە کوردیەکان. ئەو کاتتان باش سلااو بۆ بیسەر و بینەری ئەم بەرنامەیە بەگەشتێڕۆی بۆ خۆتان ئاماژەتان پێکرد کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا تا ئێستا بەداخەوە 42 کەس لە هاوڵاتیان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنی و نظامیەکان گیانە لەدەستاوە. بەگشتی لە 15 نۆمبرەوە بەولایەنی لە 2 هەفتەی ڕابردوودا جەوی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی زۆر جەوێکی ئەمنیەتیە. لەو کاتەیەوە کە هێزی سپای پاسداران بەنێوی هێزی هەمزەی سەید شوهەدا واتە ئەو هێزەی کە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانەوە لە ساڵی 57 ئەرکی ڕوبڕووبوونەوە دەگەڵ هێزە سیاسیە چەکدارە کوردەکانی لە ئەستۆگر بوو. ئێستا هەرو هێزە هێنراوەتە مەهاباد لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو هاتە مەهاباد و جێوێکی تەواو ئەمنی یعنی واتە وەکو مەیدانی شەڕی لە هات بوو. پاشەوان ڕۆداستی پێک کاکەمە بەداولبردنەوە هەر ئەو ئامارانە ئەو ژمارەی کە باسم کرد لە قسەکەمدا پێشەوەی کە دوبیتە سەرخەت ئەوە بوو ئەوانش ژمارەکانی ڕێکخراوی ئێوە بوون کە بە ژمارەیەک لە دەستگاکانی ڕاگەیاندنیان داوە دەمویست بزانم ئاماری نوێ ئەوەش وەکو بدەم پێش 3-4 ڕۆژی ڕابردوو بوو. ئەم 2 ڕۆژی ڕابردووە شتی نوێ بووە کوشتن یان بریندارکردن یان پەلاماری نوێ لەسەر خۆپێشاندانان لە بەتایبەتش لە مەهاباد. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر ئەوەی کە هێزە ئەمنی و نظامی کردویانە کیزیان بووە زیاتر لەسەر ترساندن تۆقاندن وەڕفاندنی خەڵک
ڕێژەیەکی یەکجار زۆر بەرچاو لە هاوڵاتەکان ئێستا ڕفێنراون بۆ شوێنی نادیار گوێزراوەتنەوە. ئێمە ڕۆژە ڕابردوودا ئامارێکی بەدەستمان گەیشتووە بۆ نمونە 2 نەفەر لەو کەسانە کە پێشتر بریندار ببوون ئێستا گیانە لەدەستاوە و هەروەها کەسێک لەژێر شکنجە لەژێر ئەشکنجە گیانی لەدەستاوە. بەڵام بەگشتی ئەگەر ئێمە چاو لە ئاماری گشتی بکەین بەگشتی 116 کەس لە هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا گیانە لەدەستاوە کە لەم 116 کەسە 7 کەس ژنن 14 منداڵن تەمەن ژێر 18 ساڵن کە لەم 116 کەسە 7 کەسیان لەژێر ئەشکەنجە گیانە لەدەستاوە. باڵێ کاکەمەان دەمیست باسی ئەو بکەم کە ڕابەری ئێران ستایشی هێزەکانی بەسیجی داوە هەلبەتە ستایشەکەش ئەوە بوو کە وەڵامی ئەم هێزانە چۆن بووە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندانان. یعنی ئەمە نیشانەیەکە کە توندیتیژی زیاتر دەبینی لە ماوەی داهاتوودا؟ بێگومان بەو لێدوانانەی کەسانی یەکەمی حکوومەت و هەروەها بەو هەڕەشانێک کە دەیکەن لە دەستگا تەبلیغاتەکاندا و بەو هێز و ئەو هێزەی کە مستەخەریان کردووە لە شار و شارستەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێگومانی وێ دەچێت و هیچ بەدوورنی ئەو مەترسی یەکجار زۆرە کە ئاستی سەرکوت زۆر لەوە زیاتر بێت چونکە بە هەر حاڵ ڕژیم لە کاتی ئێستادا بۆ ترساندنی هەمووی خەڵکی ئێران لە واقع ڕۆژهەڵاتی کوردستانی هەڵبژاردووە و یا ناوچەیەک وەکو بەلوچستان بەهۆی پێشینەی ئەم شوێنانە لەبەرەوەی کە سەرکوت لەم ناوچانە دەواقعدا ڕژیم مەشروعەتێکی زیاتری پێیە بۆ سەرکوتی ئەم ناوچانە لامی کەم بۆ قەناعەت پێهێنانی بەشێک لە ئەو لانگرانی خۆی ئاستی بەرامبەر ئەوەش کاکە مەرەمە دەبینین خۆپیشاندان هەر دێت و زیادش دەبێتەوە تۆ بڵێ ینی ڕەفتاری هێزەکانی حکوومەت چی بێ زیاتر لەوەی کە تا ڕادەیەک دەچنە ناو شارەکان و ناوجادەکان و خەڵک دەگرن و تەقە لە خەڵک دەکەن لەوە زیاتر دەتوانن چی بکەن؟ من بەڕاستی پێم وایە حکوومەت لە کاتێکدا یعنی بوونی خۆی مانی خۆی لە مەترسیدا دەبینێ و بەو شناسەیە کە ئێمە لەم حکوومەتەمانەیە هیچ بەدوور نییە حتا مەترسی کۆمەڵکوژیش هەیە لەم بەدواوە چونکە و بە هەر شێوازێک بێت دەیهەوێ ئەم خۆپێشاندانە ئەم سەر هەڵدانی ئەم جارەیە سەرکوت بکە بە ئەم جارە تەرکیزێکی زیاتر و فشارێکی زیاتری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هێناوە بۆیان مەترسێکی یەکجار زۆر هەیە ئەگەر پێشی نەژیرێت و ئەگەر مەکانیسمێک نەبێ بۆ ڕاگررتنی ئەم پێشلکارانی مافر لەلایەن حکوومەتی ئێرانەوە بێگومان مەترسێکە زۆر لەوە زۆترەوە حتا مەترسی کۆمەڵکوژی دەبێت لە هاتوودا. هیوادارم ڕوونەداتن کامران تەیموری ئەندامی دەستەی بەڕێوبەری هەنگا و ڕاستەخۆ لە نەرویج لەگەڵ دەنگی ئەمریکا بوو زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکوەزیری عێراقی محەممەد شیع سوودانی ڕۆژە یەکشەمێ لە بەغدایە بەگەڕاندنە 125.2 میلیۆن دلار ڕاگەهاندن کە بەشە یەکەمەش دۆرە 1 ملیار و 152 میلیۆن دلار کۆ هاتەبوون دزین. چاودێران لە عێراقی پیلانێک مەزن ئەشکەرەکردن کە تێدا تۆڕێکە کارساز و کاربەدەستان دۆرە 2.5 میلیار دلار ji دەسەڵاتە باجەیە وەلێت دزینە تەوی هەبوونا چەند قاتên پاراستنê. Pîlan meha borî da ket holê dema ku
تاقیکردنەکە نافخۆیی وەزارەتە دارایی ئەدعا کرد و کۆمسیۆنە گشتیە باجێ بە سەختەکاری دەردۆرە 2.5 میلیارد دلار دایە 5 کۆمپانیان ئەلسودانی سۆزە تەپەسەرکردنا گەندەلیە دایە لێ کێم کەس باوەڕ دەکەن کۆ بەرپرسێن پایە بلند ئان سەرکردەیەن سیاسی بێنە محاسبەکردن. دوێنێ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد بۆ تاوتێکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی بە تایبەتیش پرسی هەنووکەی ئەویش ناردنی هێزەکانی پاراستنی سنوورەکان بۆ سەر سنووری تورکیا و ئێران. ئایا ئەنجامی وتۆژەکان چین سنوورکەریم پامەری دەنگی ئەمریکا لە سلێمانیەوە لەگەڵمانە سنوور ئەم کاتت باش چ زانیاری نوێمان هەیە لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بۆ بەغدا و وتۆژەکانی لەگەڵ کاربەدەستان لەوێ. سنوور دەنگم دێ دیارە کێشەی دەنگمان دەخی لەم کاتتان باش دیارە سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە لە ئەم هەفتەیەدا بەڵێ دەخی بەڵێ دیارە سەردانەکەی سەرۆکی هەرێم لە کاتێکدایە کە ئەمە لە ماوەی ئەم هەفتەیەدا دووەم جارێتی سەرۆکی هەرێمی کوردستان بچێتە بەغدا بەدەر لەوە شاندێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانیش سەردانی بەغدای کردبوو. دیارە سەردانەکانی هەردوو لایەن جیاواز بوون. سەردانی سەرۆکی هەرێم بۆ ئەولێک دەدرێتەوە کە بۆنی ئەوە دەکرێت چاودێران ئاماژە بۆ دەکەن کە دەکرێت پلانێکی ئیقلیمی لە ناوچەکەدا هەبێت بۆی کە تەسلیمکردنی سنوورەکانی نێوان وڵاتانی دراوسێ بسپێردرێت بە حکوومەتی فیدرالی و هێزی پێشمەرگە دوور بخرێتەوە. بەڵام لە هاوکات لە سەردانەکەی وەفدی حکوومەتی هەرێمیش بۆ ئەو بوو کە ئەو کێشانێکە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی کێشەی دەستورین و ساڵانێکە بە هەڵپەسێراوی ماونەتەوە بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن. دەخیل بە پێی زانیاریەکانی ئێمە دوێنێ کە هەردوو سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان و نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە لە کۆبوونەوەکەدا تەواو بەڵێنی ئەوە دراواتە جۆرێک لە ڕەزامەندیان پیشانداوە لەگەڵ حکوومەتی عێراقیدا کە بڵێ سنوورەکان دەکرێت بسپێرن بە حکوومەتی ناوەندی و بە شێوەیەک لە شێوەکان وەلەو لە سەرەتادا ڕایانگەیان کەوان ڕازین بەڵام ئێستا جۆرێک لە ڕەزامەندیان پێوە دیارە. دەخیل چاودێران ئاماژە بەوە دەکەن کە ڕێککەوتنەکە مەترسی گەورە لەسەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و بەشەکانی تری سووریا و تورکیاش دروستەکان بەرەوەی پێیان وایە کە وڵاتانی ئیقلیمی زەختیان لە حکوومەتی هەرێم کردووە لە ڕابردوودا بەوەی کە هێزە ئۆپۆزیۆنەکانی هەم کوردستانی سووریا هەم کوردانی ڕۆژهەڵات کە لە واتە کوردانی ئێران لە خاکی هەرێمی کوردستان دانیشتەجێن پاسف بکرێن لە ڕووی چالاکی سیاسی و ئەسکەریەوە. بەڵام حکوومەتی هەرێم ئەم هەنگاوی نەناواتە لە ڕابردوودا ڕەزامەند نەبووە. بۆیە ئێستا ڕەزامەند بوون بەوەی کە حکوومەتی عێراقی خۆی دەتوانێت سنوورەکان کۆنترۆڵ بکە و ئەمە چاودێران والێکی دەدەنەوە بەداخەوە کە پلانێکی مەترسیدارە لەسەر کوردانی ئۆپۆزیسیۆن واتە ئەو حزبە ئۆپۆزیسیۆنانی کە لە هەرێمی کوردستان دەهەن لەبەرەوەی پێیان وایە حکوومەتی عێراقی لەمەولا دەتوانێت هەر هەنگاوێک کەبێت لە دژی ئەوان بیگرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان لە خاکی هەرێمی کوردستان بەدەریان بنێن یاخود پاسیبیان بکەن لە چالاکی سیاسی کەواتە کاربەدەستانی هەرێم وەکو بڵێ داوای گەرانتی دەکەن کە ئەو هێزانە کە دێنە ئەو شوێنانە ینی شوێنی سنووری لەگەڵ تورکیا و ئێرانە ئەرکی تریان نەبێت تەنها پاراستنی سنوور بێنەک وەکو کورتترسی هەیە لەوەی کە هێزی فدرال بێنە هەرێمی کوردستان وەنیە یان گەرانتیەک پێیان دراوە مەبەسمەوەیە. دەخیل مەترسیەکە زیاتر لە داگیرکردن یاخود دەستە سەراگرتنی خاڵە سنووریەکانە کە واتە دەکرێت بڵێن پێگەیەکی اقتصادی بەهێزن بۆ هەرێمی کوردستان دەکرێت بڵێن پێگەی اقتصادی هەرێمی کوردستان دەکرێتە ژێر مەترسیەوە گەر حکوومەتی عێراقی هەنگاوەکانی تەنیا بەوە نەوەستێت کە تەنیا خاڵە سنووریەکە واتە خاڵە سنووریەکانی بینی ئێران و یاخود تورکیا و هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بخاتە ژێر کۆنترۆڵی خۆیەوە پێدەچێت خاڵە گومرگەکان کە وەکوتم اقتصادێکی بەهێزن بۆ هەرێمی کوردستانە لە هەنگاوی دووەمدا ئاماژە بێ بۆ داگیرکردنی ئەو خاڵانەش لە هەمان کاتدا شارەزایان ئاماژە بۆ دەکەن مەترسی هەیە کە چۆن لە 16 ئۆکتۆبەر لە سیناریۆیەکدا کەرکووک خایەوە ژێر دەسەڵاتی عێراقی بەشێکی زۆر لە ناوچەی کێشە لەسەرەکان و خاکی هەرێمی کوردستان واتە تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێتەوە. بۆیە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا زۆر دەترسێت لە پلانەکان بۆنی پلانێکی ئیقلیمی لە ناوچەکە دێ ترس هەیە کە تەنیا نەک هەرێمی کوردستان بگرە ئەو ساتوی کە لە ڕۆژئاوا بە ناوی ڕۆژئاواوە هەیە لە ئێستادا مەترسی گەورەی لەسەرەواتە بەشەکانی کوردستان یاخود بەش کوردانی سووریا و تورکیا و ئێران
مستشفيات لە شێوەکان لە یەکتر دابڕن ئەم دابڕانە مەترسی گەورە بۆتە دەستکەوتەکانی گەلی کورد پێیان وایە دروستەکە مەترسیداردا لێکی دەدەنەوە. سنوورکەری پامێری دەنگی ئەمریکا لە سلێمانی زۆر سوپاس. جبر بەڵابوونا ڤیرۆسا کۆرۆنایە خەبەتەکە باش لەسەر گۆرên bi komên li şengalê nehat kirin. Niha malbatên qurbaniyan daxwaz dikin ku xebatên di vê derbarê de berdewam bibin. Peyamnêrê me li Mosulê raporteka amade kiriye. Evel laşên du kesên Êzdîne ku li sala 2014 da digel karesata Şengalê hatine kuştin êgil li wan gulle li serî keftiye û ew ê din serê wî biriye û serê wî li jorekê dabû laşê wî di nava evê calê da ye. Şorekî nêxweş hate bîrem terastî divê bira erê Xwedê. Em zanin ev hesteka kî Xwedê bi rehmînê û midiya guhdara. Men vî me jî hesteyê xwe ha dîtiban nenhat axir mudê legal deriya madama. Semîr xelkê komelgeha girzerîke ser bi qeza Şengalê ve şerê Daeş da bû ser qeza Şengalê kesokarên Semîrî şer kirin û gelek xortên êzdiya li vê komelgehê hatin kuştin ji ber ku bergîrî kirin û heta dawî fîşek ewan şer kir. Me bû şer saet dew nîvê şevê Xwedê birayên me birazên min çer min min bersatir bûn. Ez xwe hatime eyalet xelas kir û ew man. وبخدي جماعة مد مالا دوموان أفن برفي ساتر درهانا خدي من درعي بيلي وان قرانا بون هر گورکی بکوم دهیت وکرن اکثر دای کوجنن وی دوره لدردورن وی جهی کوم دبنو جاورت کن بلکو نشانه که یان تشتکی وسا خویا بیت کوی اگجه بسرو شینان بیت پوری تیمنا و پرمامی زلامی منن هموین ماینا هموز مالد ماینا هەستالا نەستالا ئەدون داینا ئەم تشتێکی ژێر نزانن هەچی کۆما ئاخێکەمە بۆ دەوەرن ڤەدن هەنادەت بین هەنادە نابین لێو لێ مشت هاتن یەکی خۆلی نەکرە خۆی هەکە هیچ زوو هاتبانە خۆلی کردوانە خۆی بەلکی دیوانە. Li Şingalê prosesa vekirina gorên bikom lezatî lê nahête kirin. Her çende xwediyên kuştî û bêserûşînan dixwazin ew êk car vê prosesê bi dawî bînin ne her roj birînên wan زيادتر لێ بکەن. القبور يحتاج إلى وقت. گۆڕە پێوی بدەم هەیە دابێنە vekirن. هەروەسا کاودانên keş û hewayî û saxlemiye hene. Kar bû demê salekê hata rawestan ji ber pejiya korona. Wekû min gotî kêmbûna karmendan û berhevkirina diravî rêgir bûn hem ber vekirina gora. Heta niha zêdetirî 500 cenaze derînayne ji 37 gorên bikom li sunûrê qeza Şengalê. Navbera 105 heta 106 kuştiyan pişkînîna DNA bû hatiye kirin. Semîr êk ji ewan hezaran xelkê êzdiye ku mawê zêdetirî 8 salan e ew çaverê çarenivîsê babê xwe û kurmamên xwe diket. Kawa Emer dengê Emerîka, qeza Şengalê. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ژنانی کورد و گروپە فێمینیستەکانی نیویۆرک لە پارکی واشنتن سکوێری شاری نیویۆرک لە 25 تشرین دووەم کۆبوونەوە لە بیرەوەری ڕۆژی نێونەتەوەی نەهشتنی توندوتیژی دژی ژنان پێکەوە دروشمی ژن ژیان ئازادیان شەڕی پامری دەنگی ئەمریکا سینان توش دەمیر لەو پارکە بوو ئەم راپۆرتەی ناردووە. لە باژارێ نیویۆرکی بەڕێوەبەریە ژنên کورد ji bo roja navneteweyî ya têkoşîna li dijî tundiya li hember jinan çalakiyek hate lidarxistin. Di çalakiyê de pirtirî duruşma jin jiyan azadî hate gotin û peyamên piştgirî ji bo jinên ku li Îranê çalakiyan lidar dixin hate şandin. Her wiha di çalakiyê de zêdetir bal hate kişandin li ser têkoşîna jinên Kurd. There's a whole knowledge production on this called genealogy. Di navcivaka Kurdan da derheqa jeneolojî zanabûnek heye.
جبرویک دروشم کردان اویاجن جیان آزادی اف سلوگان لهمی هرم کردستان هر سال دولت امپریالیست یا ایران جی تبیهستن گله گرینگ کو تدیدن جنن کرد رضا هری پیشی داده کوشین دگن. وەکی کو تێزانین ڕۆژە ناونەتەوەیی یا تێکۆشینا لە دژی توندیا لە هەمبەر ژنان هەر ساڵ لە هەموو جیهانێ تێدەدارخستن. لە ئی ساڵ بە تایبەتیژی ji ber rewşa Îranê jinên Newyorkî peyama piştewaniyê ji bo jinên ku li Îranê dijîn şandin. I think there are really important lessons to take back here. آرمانجا me ew ku em piştevaniye di nav jinên Îranî û Amerîkî de ava bikin. Hêviya me ew ku guhertin di civakan de ji bo jinan were kirin. Lê armanca me ya sereke ew ku piştevaniyê bidin jinên Îranî. Jinên Kurd yên ku beşdarê çalakiyê bûn hina xaftin jî kirin û di vana xaftinan da bal kişandin li ser tundiya ku li hember jinên Kurd tên kirin. Of course, today is of huge significance for Afrika rojeka gelek giringe ji bo jinên Kurd bi taybet ew jinên li berxwe didin û rastî tundiyê tên. Wekemîna Nagihan Akarsel li pêşiya avahiyê jinyolojiya Kurdistanê hat kuştin. Nevtenê li Kurdistanê li her cihekî jinên Kurd rastî êrişan tên. Kevser El Türk li Mûşê hat kuştin leşê wê hat eşkencedan û hat havêdin li Golanan û ev tiştekî gelek pîs e. Jin jiyan azadî bijî berxwedana Kobanê. Bêguman wisa xuya dike ku dirûşma jin jiyan azadî bûye sembola jinên ku li ber xwe didin. Her wiha ev dirûşim li New Yorkê ji bo zimanê îngilîzî jî hatiye wergerandin. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. جنک امریکی که دبیجه کاندید کومری سیناتوی هرشل واکر که لدجی جبر خبرنیه و فشار لوی کریه که دجانی خواه به داوی بینه دخواست کرد که واکر رو بر رو چیروکاوی رد بکه بری هلبجارتنین دوباره کرنه ین مها به الولايات جورجيا واکر بری ناس کرناوی جنه رد کربو که او جنک دن ادعا دیکن تکیلین وان به ستیر که بری فوتبال امریکی را هنه وی لیچوناش بر خبرنه دایه پشتی که او دو جانبون جنا که نخواست ناوی خود دیار بکه روجا سیشمه ده کنفرانسه که روزنامه‌وانیا لوس انجلس ده گوت هرشل گلو تو براستی آماده هر تشتی بکی جبو کت بی سیناتور مهابوری جنا کدن گوت بو که والکر جبو جبر خبرنا و یا سال 2009 پردانه والکر هر دو ادعاجی رد کردن. دەگەڕینەوە هەرێمی کوردستانی عێراق و لە چەند ساڵی ڕابردوودا چەندین پەیکەر لە هەڵەبجە بەهۆکاری جۆرا و جۆر شکێنراون هەندێکی تریش بەهۆی خراپی کواڵەتیان لە ناوچوون ئەمەش نیگەرانی هونەرمەندان و بنەماڵی ئەو کەسانەی کە پەیکەریان بۆ دروستکراوە لەو شارەدا لێکەوتووە و دەڵێن بەهۆی پشتگوێخستن پیکەرەکان پشتگوێخستنی پیکەرەکان ئەوانشکاون یان لە ناوچوون پەیامەری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی لە هەڵەبجە ئەم راپۆرتەی ناردووە. وێنەیەکی کۆنی ساتی لادانی پەردەیە لەسەر پەیکەری شەهید وەستا ئەنوەر ئەو کەسەی کە بەهێمای قارەمانێتی نێو زیندان لە شاری هەڵەبجە ناسراوە. ئەمەش دیمەنی ئێستای پەیکەرەکەیە کە چەند ساڵێکە شکێنراوە و تا ئێستا چاک نەکراوەتەوە. ئەنوەر عەبدوڕەحمان عەبدولقادر محمد شاوشي خلشي عبابيلي لأزلا لحتى يكوغانا لكومالا رخصتغاني كومالا إيشاقا لحتى حوتا الجيرات لزندان دوای ئەوەی کەوا تعزیبێکی زۆر یەدەن لە هەیە کەرکووک ئەم پیاوە خۆی بەدەستەوە نادا و تەسی نابێ هەتا توانێ ئاعتراف ناکا. پەیکەری وەستا ئەنوەر تاکە پەیکەر نییە لە هەڵەبجە تێکشکێنراوە بەڵکو لەم شارەدا چەند پەیکەرێکی تر ڕوبەڕووی هەمان چارە نووس بوونەتەوە. هۆکارە ئایدۆلۆجیەکان بە تایبەت ئەوەی کە بەشێک لە پەیڕەوکارانی ئاینی ئیسلام باوەڕیان وایە پەیکەر ڕێگە پێدراو نییە بۆ هۆکاری سەرەکی ئەم دیاردەیەدا دەنرێت. هەنێک لە پەیکەرەکان شکێنران ئەلبەتە سێ هۆکاری هەیە ینی بە بنەڕەتی ناتوانین بڵێن هیچ هۆکارێکی ئایدۆلۆژی لە پشکاندنیانەوە بیان بە دیاری کراوی لەبەرەوە ئەمە تا ئێستا بەڕوونی دیاری نەکراوە و بەڕوونیش بانگەشی بۆ نەکراوە دژی پەیکەرەکان بەڵام هۆکاری یەکەم بە بنەڕەتی پێش ئەوە هۆکاری ئیهمالکردنی پەیکەرەکانیان دووەمینیان هۆکارەکەی ئەوە لۆکیشنەکانیان زۆربەی زۆریان دراسە نەکراون و هەڵ نەبژێراون سێمینیشان وەکو جەناب داماشەت پێکرد هەر خودی پەیکەر
لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیەوە تا ئێساش گفتوگۆی لەسەرە و تا ئێساش مناقشەی لەسەر ئایا قبول کراوە یان قبول نەکراوە لە ڕوانگە ئاینیەکەوە. بەرپرسانی شارەکە دەڵێن ئەنجامدەرانی ئەو کارە کەسانێکی کەمن و گزارش لە هەموو خەڵکی شارەکە ناکەن. ڕاستە پێشتر پەیکەرەکان لە ناو هەڵەبجەدا سوکاتیان پێکراوە، دەستیان شکێنراوە، لووتیان شکێنراوە، بەڵام ئەوەش دیاردەیەکە و ئیشەڵڵا نامێنێت بە مروری زەمن لە ناو ئەم شارەدا ئێمە چەند پەیکەر دروست بکەین ئەوەنە پەیکەر ئاشنا ئەبێ لە لای خەڵک لە ناو شاری هەڵەبجە. بنەماڵەی شەهید وەستانوەر دەڵێن بەرپرسانی ئەمنی پێیان وتوین کە پەیکەرەکە لەلایەن کەسێکی دەروون نەخۆشەوە شکێنراوە. نیگەرانن لەوەی کە بۆچی چەند ساڵێکە پەیکەرەکە چاک نەکراوەتەوە. ئەو حکوومەتە ئیتر بۆ بەرپرسانەتی بەخۆی بۆ چی ئەزانێ تا پەیکەرێک بۆ قارەمانێکی واو لەو سەردەمە ناڕەحەت و ناخۆشانەدا بەڕێ بکە تا ئێستا وەفایەکە ئەو نەبوو بۆی کە پەیکەرەکەی چاکەنەوە بەوەی پیاوێکی دەروون نەخۆشەوە ڕوخێنراوە. دەنگی ئەمریکا بۆ زانینی وەرگرتنی ڕای مامۆستایانی ئاینی ئیسلام پەیوەندی کرد بە چەند مامۆستایەک و لیژنەی فتوای هەڵەبجەوە، بەڵام ئامادە نەبوون لەسەر بابەتەکە لێدوان بدەن. لە ئێستادا زیاتر لە 25 پەیکەر لە هەڵەبجە هەن، زۆرینەیان لە ناوباخچەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دانراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئاواز قاسم کۆ دایکا 4 زارۆکانە و ئەمێرێ وێ بەری 3 ساڵان کۆچا داوی کرد di mala xwe da xwarinên Kurdî çê dike da ku debara jiyana xwe û zarokên xwe bike. Pemnêrê Meldihokê raportek amade kiriye. Awaz Casim di jiyê gencatiya xwe da hevjînê wê wexer kiriye. Xwediya xwe 4 zaroyan e. Dest bi çêkirina hemî corên xwarinê kiriye di mala xwe da ku zaroyên xwe pê bi xwedî biketin. Min 4 zarokê teng. من گوت از کاری کم دا جه بابی واجی بو بگیرم و هم دیگ جی از ارک خوب یعنی جبه جد کم و من هزارت خود کردن کاری چه کار شم کم یعنی من خود بیکاری دادید از کاری چه کردن خارنه زاروین آواز بچاوک مزن تماشای دایک خود دکن یا کو چه بوشایی نهیلاین دجیان واندا ام شناسی دایک خود بین کو پشتیشنا بابی من دست بیکاری کردی و ام تقصیری گل نکن کو ام خون نخوشی پروت بینو وری شوله وجد کن. پرانیا حوالاتی اندخازا خارنه دکن فرمان برن. حزوان لسر خارنن کردواریه. او خارنه منو يطلب كل سر طر. ممنون رحمة الله لك ممنون خدش طرف. راسي كاركي قالك خوشة ويا باقجة أبا موظف قالك يعني تشتكي باشا ويا باشا مروف ناقحة المال شتكات يا موظف راسي ما ديتا للنقها قالك سوباسيات كام ممنون شعر عزيبت بالسوشيال ميديا دا خازا خوارنيج آواز تكرن مزنا قوتيا شيرة چجنة چميرة آواز پیروا وی گوتنه ده جیانا خدا کریه. سلام بالایی دنگ امریکا دوهاک. ئێستا شاوکارمان هێر و زەنگە لە دەمابەتە ناو هەواڵە وەرزشیەکانی جامی جیهانی لە قەتەر. سڵاو ئازیزانم کاتتان شاد من هێرۆزە گەنە بەڕگەی جامی جیهانی 2022تان پێشکەش دەکەم. پێشەم بەرنمەیە لە گروپی جی یاری نێوان کامیرۆن و سەربیا بەڕێوەچوو کە توانیان یەکسان بن هەریەکە و 3 گۆڵیان ئەنجامدا. پاشکەمێکی تریژ لە گروپی H یاری نێوان غانا و کۆریای باشوور دەست پێ دەکات. ئەوانەی حەزیان بە یاریەکانی تۆپی پێ هەیە بێگومان چێژ لە هەموو یاریەکانی جامی جیهانی دەبینن، بەڵام هەندێک یاری تایبەتن، بە تایبەتی یاریەکانی نێوان دوو تیمی بەهێز وەکو ئەوەی نێوان ئیسپانیا و ئەڵمانیا لە گروپی E کە هەر یەکەی یەک گۆڵیان ئەنجامدا و یەکسان بوون.
چارەنووسی ئەم تیمانە بۆ مانەوە یان نەمانەوەیان لە پاڵەوانێتێکە دەکەوێتە ڕۆژی یەکی مانگی داهاتوو کە ژاپۆن و ئیسپانیا لەلایەک و لەلایەکی تریشەوە ئەڵمانیا و کۆستاریکا یاری دەکەن. لە ڕابردووشدا ئەڵمانیا بە ژاپۆن دۆڕا و ئیسپانیاش لە کۆستاریکای بردەوە. یەکێکی تر لە یاریە هەرە پڕبینەرەکانی ئەم پاڵەوانێتیە تا ئێستا یاریەکەی نێوان ئەمریکا و ئینگلتەرا بوو لە ڕۆژی هەینی کە هیچ کام لەم تیمانە نەیانتوانی گۆڵتۆمار بکەن و بەمەش یەکسان بوون. ئەم یاریە نزیکەی 20 میلیۆن بینەری هەبوو لە کەناڵە ئینگلیزی و ئیسپانی زمانەکاندا لە ئەمریکا. تەنها لە کەناڵی فاکس سپۆرت 15 میلیۆن بینەری هەبوو ئەم یاریە و بەناوبانگی یاریەکە بەراورد دەکرێت بە یاری کۆتایی پاڵەوانێتی ساڵی 1994 نێوان بەرازیل و ئیتالیا کە بەرازیل جامەکەی بردەوە. زۆر جار لە نێوان پشتیوانانی تیمەکانی کە یاری دەکەن گرژی و ئاڵۆزی دروست دەبێت و جاری واش هەیە گرژی و ئاڵۆزەکان دەبنە ئاژاوە وەک ئەوەی یاریەکەی نێوان بەلجیکا و مەغریب. ئەم یاریەی نێوان بەلجیکا و مەغریب کە پاش یاریەکە پاش ئەوەی کە مەغریب توانی بە 2 کۆڵ بەرامبەر بە هیچ بیباتەوە ئاژاوە دروست بوو. هەر پاش یاریەکە ئاژاوە لە چەند شارێکی بەلجیکا و هۆڵندا دروست بوو. پۆلیس نزیکەی 12 کەسی دەستگیر کرد پاش ئەوەی بەهێزی ئاو تێڵا و گازی فرمێسکڕژێن توانی بڵاوە بە خەڵکەکە بکات کە لە بروکسل و 8 شوێنی شاری ئێرنترێپ کۆبووبوونەوە. دوو پۆلیسی ئاژاوەکانی شاری ڕۆتردامی هۆڵنداش بریندار بوون. دەسەڵاتداران توانیان تا ئێوارەی یەکشەمە ئارامیەکی بەزەحمت بگەڕێنەوە بۆ شارەکان. ئاژاوە گێڕان پاژیارێکە دەستیان بە سووتانی ئۆتۆمبیل و سکوتەر و پاسکیلەکانی سەر شەقامەکان کردبوو. بەڵێ ئازیزان ئێستاژ میوانێکی تایبەتمان لەگەڵدایە کە چەندین ساڵە لە کاتی پاڵەوانێتەکاندا شیکردنەوەی یاریەکان بۆ دەنگی ئەمریکا دەکات. کاک دانا حەمەکەریم کە ناوبژیوانێکی نیشتیمانیە. کاک دانا سەرەتا سپاس دەکەم کە لەگەڵماندای بۆ ئەم پاڵەوانێتیەش بتوانین پێکەوە با بڵێن شیکردنەوەیکی جوان بۆ ئەم پاڵەوانێتیەش ئەنجام بدەین. دەمەوێت کە ئێستا خۆت لە بەلجیکای باشە کاک دانا پێشتر ئەزمونێکی وا هەبووە کە لە یاریەکانە ئەگەر بەلجیکا بدۆڕێت ئاژاوەیەکی لەو جۆرە دروست بێت لە وڵاتەکەیە؟ بەڵێ ئێرۆخان سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێزتان ئەرۆک و پێشتریش قسەمان کرد. من دیسان هاوبەشی خەمتانم بۆ خۆت و بۆ خێزانەکەتان بە کۆچی دوایی باوکی بەڕێزت. بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزتان هێرۆخان ئەوەی کە دوێنێ بینیمان لە دوای یاریەکار وەکو بینیمان لە ناو یاریگایە هیچ کاردانەوەیەک نەبوو لە نێوان یاریزانانی بەلجیکا و یاریزانانی مەغریب. بەڵام ئەو ئاژاوەیە چاوەڕوان کراو بوو بەڕاستی بە تایبەتی لەلایەن هەندێک لە ئاژاوە جێران و بە تایبەتیش زۆر بە تایبەتی تر لاوە پێگەشتوەکانی مەغریبیەکان. مەغریبیەکان ینی چاوەڕوان کراو بوو بۆ پۆلیس کە بە دۆڕانن و بە بردنەوەی مەغریب ئەو شتە زۆر چاوەڕوان کراو بوو و هەندێکیش چەند کەسانێکیش لە با بڵێن هەندەرانی بەلجیکا بەڵام بە زۆری ئەوانی کە ئاژاوەکانیان دروست کرد و ئاژاوەکانیان جێرا لە شاری ئەنتوێرپن لە شاری برۆکسل و بەپێی زۆربەی هەواڵەکان و ئەوەش هەروەکوتمان وەکو جەنابیش ئیشارەتی پێکرد ئەوە شتێکی چاوەڕوان کراو بوو بە برنەوە بە دۆڕانچکاوانە هیچ پەیوەندیەکیان بە وەرزشەوە نییە. بەدۆڕان و برنەوە ئەوان ئاژاوەجێڕی خۆیانەکەن. بەڵێ باشە کاک دانا جەنابەت وەکو دەزانین ناوبژیوانیشی و ئەزمونێکی زۆری شت لەم بوارەیە هەیە. دەمەوێت بزانم چه خاڵێکی گرنگ لە ڕووی ناوبژیوانەکانەوە لەم پاڵەوانێتیە گرنگە بەلاتەوە یا سەرنج ڕاکێشە؟ بەڵێ دەست خۆشێرۆخان بەڕاستی بەلای منەوە ئەوەی کە زۆر سەرنج ڕاکێش بوو و بۆ یەکەم جار لە مێژووی تۆپی پێیان بە تایبەتی لە جامی جیهانیان ڕوئەیە بوونی ئافرەتانە لە بواری ناوبژیوانی چی ئافرەتانی ناوەڕاست و یاخود ئافرەتانی یاریدەدەرانی ناوبژیوانان. بوونی ئەو سێ ئافرەتە با بڵێن یاری سەلیمە مۆکاسانجی ڕۆواندی و لەگەڵ ستێفانی فراپارتی فەڕەنسی و یۆشیمی یاماشیتای یابانی کە ئەمانە هەر سێکیان ناوبژیوانی ناوەڕاستن. ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی بۆ من جێگای دڵخۆشیە کە ئافرەت بەو شێوەیە بەو ئاستە بەرزەوە بتوانێت بەشداری بەڕێوەبرنی یاریەکان کە هەر چەنە هەتا ئێستا لە خولی یەکەم تەنها ناوبژیوانی با بڵێن
ئێساگەر سەیری بکەی هێرۆ خانیاریەکان لە جیاتی جاران 4 ناوبژیان بوو بڵێن سێ ناوبژیانی ناو ناوبژوانێتی سەریال ئێستا 5-ن بۆچی کردیان بە 5 ئەوەی کە یەکێک لە یاریدەدەرەکان یانی با بڵێن لاینمەن جاران پیانەوت یەکێک لە یاریدەدەرەکانیش لە دەرەوەیە لەگەڵ ناوبژوانی ڕێز. کاکدانا کاتمان زۆر کەم ماوە دەمەوێت بزانم دەزانین کە لاین تەکنۆلۆژی لەم پاڵەوانێتیە هاتۆتە ئاراوە دەمەوێت بزانم هەتا ئێستا چەندی یارمەتی دەربووە ئەگەر بکرێت زۆر بە کورتی تکایە. بەڵێ بە دڵنیایەوە ئێرۆخان هەنێک وەکو جەنابوتە لەبەر کەمی کاتەکە بەس من تەنها 2 حاڵەت هەیە کە ئەتوانم ئیشارتی پێ بم زۆر بە خێرایی. گۆڵی یەکەمی ئیکوادۆر کە لە سەرەتای کردنەوەی پاڵەوانەیەتیەکە بوو گۆڵی یەکەمی ئیکوادۆر بەرامبەر قەتەر بۆ هەموو جیهان سەرسوورمان بووە تەنانەت بۆ ئێمەش بۆ ئەم گۆڵە ئیلغا کرایەوە بەڵام بەهۆی ئەو تەکنۆلۆژیا تازەوە بەهۆی تەکنۆلۆژیای لاین تەکنۆلۆژی کە یارمەتی ناوبژیوانانی ڤار ئەیە و ئەوان توانیان ببینن کە تەنها چەند سانتیمترێکی قاچی یاریزانێکی ئەکوادۆر و هەمان یاریزان پاسێکەی یا بە دەبڵچیی بۆ ناو نزیکەی خەتی جەزا و هەروەها گۆڵی دووەم بڵێن حاڵەتی دووەم گۆڵی دووەمی مێسی بوو بەرامبەر سعودیا کە تەنها بەشێکی شانی ئەم بەشەی سەرەوەی شانی مێسی لە ناو ئۆفسایتا بوو و لەبەرەوەی ئەو بەشە ئەتوانێت گۆڵی پێ بکرێت ئێستا بەپێی یاسا تازەکە بۆی ئەو گۆڵش ئیلغا کراوە لەبەرەوە زۆری هاوکاری باشی یاریدەدەرانی ناوبژیوانانی بەڵێ کەواتە هاوکار بووە لەم پاڵەوانێتیادا. بەڵێ کاکدانا حەمەکەریم سپاس دەکەین کە لەگەڵماندا بوویت. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان ئێستاش دینە کۆتایی ئەم بڕگەیمان و دەگەڕێنەوە بەرنامەی کورد کۆنێکشن سڵاوتان لێبێت. سپاس هێرۆ. مایکرۆپلاستیک لەلایەن زانایان کە لە بەستەڵێکی جەمسەری باشوور کاریان کردووە دۆزرایەوە. ئەمە ناوچەیەک بوو ڕۆژانێک لە چالاکیەکانی مرۆڤ پارێزراو بوو. ئەم دۆزینەوە نوێش پەیامێک دەداتە هەموو کەسێک سەبارەت بە بەرەنگاربوونەوەی پیسبوونی ژینگە. د سالا 2019 ده کشتیا اسی اگولاز برف کشورا انتارکتیکا یا قشاگردی ریکت جبولی گرینا کشتیا بناو ارنست شاکلتن لی تشتکه بجوکتر جی هبوکو او لی دگریان او جی مایکروپلاستیک بو لسر کشتیا لیکولین ده تیمک زانای نف دولتی هبون گو بریوبریا انستیتویا نیکتن یا زانستین دریایی بو وان نمونه هوایی آوه بفری و ناو عردی را دکرن دا لیکولین لسر شینوارن پلاستیکان بکن. انجام وان دیماهیان ده گوارا Frontiers in Marine Science هاتن وشاندن. The analysis showed that everywhere we looked for microplastics we found them. هر جه کو زاناله گریانه مایکروپلاستیک دیدینه اوه گرنگه چونکه اف دریای قشاگردی و گدورکه دور ده هجمارتن و جهان مروفان و قطیایه. اف مایکروپلاستیکه دیاره جدرین جداتین لی هجمارا هری مزن دنمونهین بای یانجی هوای ده هاتن دیتن. او هوای هاته برگرتن جسر آسنی گمیان هاته برگرتن. باوری هیا پرانی جباشور امریکایه. The microplastics that we found during this study مایکروپلاستیک مدوه و کلینه دادیدین مایکروفایبر بون برنگین جدا بون و به شیوه جلوبرگ نافمالی و سیستم وایرین ام بکارتینین بون. باوری هبوکو اف جه جمدی بناوی انتارکتیکا جه مایکروپلاستیکی پاراستی بو لی او درکت نراست. زانا رجدی لریبرین جیهانی دکن حتی پیک و کار بکن بو و دیتنا چارسریه که بو وی کشه. Our results were و کلینا من نشان دا که اف پارچن هیریم پلاستیکی به گلک ریکان به شیوه مایکروپلاستیک دیگه نوه دریایه. که واسط دیدم پاقشترین جهه گردونیه اوجی پیامه که گرنگه که هم دی چاوا رفتار دیگل گین او رگل بگرین و گه پرسک جیهانی. زانایان لیکولین لسر گیانورین دوی دریای جمدگرتی ده نکرینه. لی او باور دکن رنگ نمان آوان جبر هندی بکووان اف مایکروپلاستیکین هور خوارنه او پیمرنه یا او نزانن اوه که انجام خراب لسروی سیستما هستیار یا جنگه چبه. هلین سندی دنگ امریکا. پرۆفسۆرێکی زانکۆی ویلایەتی مەریلاند ڕادەگەینێت کە دوای ناڕەزێتەکانی چین تەحەدای دەسەڵاتدانی ناوەندی وڵاتیان کردووە و وتی ئەمە جیاوازن لە خۆپیشاندنەکانی دەیان ساڵی ڕابردوودا کە بە شێوەیەکی گشتی بەرپرسانی ناوخۆییان دەیان کردە ئارمانج.
هۆڤۆنگ هۆنگ پرسپۆری ئابووری سیاسی لە پەیوەندیکی ڤیددیۆیدا بە ئاژانسی AP ڕاگەیاندووە کە ئەم خوڵە ناڕەزایەتیە لە چین سەرسوورهێنەرن. ئەمە جاری یەکەم دەبێتن کە دوژمەکانی وەک دەبێت سەرۆکی چین شی جینپینگ لە دەسەڵات بکشێتەوە و دەوترێت کە تەنانەت هەندێکیش داوای ئازادی ڕادەربڕین دەکەن. بەرێ بینەرن هێژا کورد کۆنکشن لە ڤەر بەداویتێ تا جارەکەدن هەر بمینێن دناو خێر و خۆشیەدا. خدا حافظ.